بەهۆی نەبوونی بودجەیەکی تایبەت هاوشێوەی ساڵانی ڕابردوو بۆ بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی لە ئێستادا بەشێک لە باخچەکان مەترسی و شکبوونیان لەسەرا. بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی دەڵێت لە مانگی ئایاری ئەم ساڵدا ڕەزامەندی وەزارەتی دارایی و شارەوانی و گەشت و گوزاریان وەرگرتووە بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان، بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە. لە مانگی پێنجە ڕەزامەندی وەزارەتی دارایی و وەزارەتی شارەوانی بەسپاسەوە و هەروە بەهیمەتی شارەوانی سلێمانی تەندەر و شتمان هەمی لە ڕێی باخچەکانەوە حازر کردووە بۆی لە محافەزەوە تەندەری بۆ بکرێت. تەندەر کرا تەواو بوو، بەس ئیمڕۆ کە ئەم تاریخی ئێمە ئێستا لەگەڵەوەی قساکەینەوە مانگ و 15 ڕۆژە بلوارەکانمان، دارەکانمان، باخەکانمان ئاوی بۆ نەچوو. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئێستا ئیحالە کراوە، بەزەوە مانگێک و 15 ڕۆژی بەسەرا ڕۆشتووە و چاوەڕێی هیمەتی بەڕێز پارێزگای سلێمانیەکەن کە ئیمزایکە بۆ ئەوەی ئیتر دەست بەکاربوونی بنووسن. یەکێک لەو کێشانەی کە ئێمەمانە دەسەڵاتەکانمان بۆ زیاکەن و هەروەها بڕی و قود واتە دابینکردنی گاز بۆ تەنکەرەکانمان کە ساڵانە 200,000 لیتر گازمان بۆ دابین نەکرێ بۆ تەنکەرەکانمان، بۆ ئالیاتەکانمان، بۆ مەشینەکانمان. ئەمانە ئیم ساڵ 15,000 لیتریان بۆ تەرتیب کرد. بەگشتی باخەکانمان چیمەنەکانی ئاوی بۆ نەچوە زۆری، یانێ توان بڵێم لە سا 30 باخەکانمان کێشەی بێئاویان پێوە دیارە، چیمەنەکانیان بەرەو شکبوون چوون. بەز ئەو چیمەنانە چیمەنی ڕایزۆمەوە تاگەر ئاو بکرێتەوە سەری جارێکە سەوزە بێتەوە. ترسمان لەوە نییە، بەس ترسمان لە دارەکانی بلوارەکانە و ئەگەر بێت و 15 ڕۆژی کە ئاوی بۆ نەچێ زۆر لەو دارانە بەرەو شکبوونەچ. لێپسراوی بەشی چاکسازی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی دەڵێت قەیرانی دارایی کاریگەری تەواوی هەبووە لەسەر بەڕێوەبەرایەتیەکەیان. بۆ مەبەستە داوا لە هاوڵاتیان دەکات هاوکاریان بکەن لە پاراستن و بوژانەوەی باخچەکان. قەیرانی داراییە کاری کرد سەر باخچەکان لە ڕووی وشکبوونەوە، لە ڕووی بێئاویەوە، لە ڕووی چارەسەرکردن و چاکسازی باخچەکانەوە، لە ڕووی معنەویاتی باخەوانەکانەوە بۆ چاودێریکردنی باخ و پێویستمان بە هاوکاری شاری سلێمانی وەلەو هەرچەنە لەوە پێشتر شاری سلێمانی و هاوڵاتیان یارمەتیان ناوین، بەڵام داوا ئەکەین هاوڵاتیانی شاری سلێمانی هاوکاریمان بکەن لە ئاودێریکردنە لە پاکوخاوێنی باخچەکانە. لە ئێستادا لە پارێزگای سلێمانی ڕێژەی سەوزایی لە سەدا 13ەیە، بە بەراورد بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەی سەوزایی هەیە. ئەویش بەهۆی ئەوەی لەم پارێزگایەدا نزیکەی 534 باخچە و 12 پارک و 385 بلواری هەیە، لەگەڵ زیاتر لە 1,500,000 نەمام. ئەمەش سیمایەکی جوانیان بەخشیوەتە ئەم شارە. بۆ مەبەستە شارەزایانی ژینگە بە پێویستی دەزانن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ پاراستنی باخچەکان و ساڵانە بودجەی پێویستی بۆ تەرخان بکرێت تا وشک نەبن و لە ناو نەچن و ژینگەی شارەکە تێک نەچێت.